تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوشێوەی ئەم هۆڵە سەدان و هەزاران کەس لە شوێنی جیاوازەوە پێکەوە کۆ دەکاتەوە و گفتوگۆ لەسەر بابەتە جیاوازەکان دەکەن. بەڵام وەک دەوترێت دەبێت بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆشیاری یاسایی و دەرونی هەبێت. ئێرە زانکۆی گەشەپێدانی مرۆییە. بەشێکی قوتابیان و دوو مامۆستایان گفتوگۆ لەسەر شوێنێتی باش بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەن. دکتۆر محەممەدی خانی دەڵێت مرۆڤ دەبێت بە جۆرێک تۆڕی کۆمەڵایەتی بەکاربهێنێت وەک ئەوەی ڕوبەڕوو قسە دەکات و شتێک نەڵێت و نەنووسێت کە دوای ڕووینێت لە مەجلیس دابیکات. من ێژم دنیا دوانە ئیساتە یەکێکیان درۆی نەس دنیای مەجازی هەرچەند هاتووە پاڵی ئەم دنیا کەوشان بەشانیە چوات وەلێ لە دنیای مەجازیە برسێتی تێر نابێت سەفەر ئەەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لێ بە هیچ شارێک ناچی وەختە تەواو بوو هایتە جێگەکەی خۆتا وەلێ لە جیهانی واقعیا برسێتی ڕاستیە خەوتن ڕاستیە شەڕ ڕاستیە لێدان ڕاستیە تۆیش خۆ مەخەڵەتێنە وەکو ڕاست بژی ئەو قسانە لە ئەو دنیا ئەیکەی ئەگەر لەم دنیا بیکەی زاتی هەبیکەی ئەگەر بیکەی ڕێزی ئەمێنێت ئەگەر بیکەی بەرانبەر گلەی لێ بکات ئەتوانی لە ژێری گلەیەکە دەربچی وابزانایتە دنیای واقعیا جۆرێ بنووسە جۆرێ قسە بکە جۆرێ هەڵسو کەوت بکە کە ئەگەر عالم بینی لە دنیای واقعیا شەرمەزارنی. تا ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەک بۆ ڕێکخستنی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان نییە و دادگاکان کار بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دەکەن. دادوەرێکیش دەڵێت دەبێت یاسایەک تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەربکرێت. ئێمە پێویستیمان بە یاسایەکی تایبەتمەند هەیە یاسایەک کە ناوەکەی پێوترێ یاسایی تاوانەکانی ئەلکترۆنی. حکوومەتی عێراقی بەتەمایە و یاسایە دەرکە مەشروعەکە هەیە بەس بەڵام لە هەرێمی کوردستان هیچ محاوەرەیان نەکردو یاسایەکی وابێ. بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتی لای ئێمە پێش حکوومەت بووە. ئێمە لە 91 و 92 مۆبایلمان بۆ هاتووە ئەمان توانی بەکاری بێنین بە سوک و ئاسانی ئەشتێکوێنە مۆبایلت پێ باز بەڵام پێویستە ئێمە یاسا ناسەکان و هەروەها بالتالی دەستگای تەشریعکردنی یاساکە پەرلەمانە هەوڵ بدەین فکرکەینەوە یاسایەکیەوە توکمە بۆ خۆمان دروستکەین ئەو یاسایە دەوری هەبێ لە کەمکردنەوەی تاوانەکان با سزایەکی زۆر معقولی هەبێ مناسب وا بکە عالم نەتوانێ بە خراپە بەکاری بێنە تا کوێسە و یاسامان نیەمە. بەپێی ئامارە جیهانەکان لە سەدا 67 ڕێژەی تەلاق بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە. بەردەوامی شەو تۆڕانە لە فراوانبووندان. ئەگەر چەند ساڵێک لەمەوە پێش تەنها فەیسبوک بەکارهێنەری هەبوو بێت. ئێستا ئینستاگرام، سناپچات، تویتەر، تەلەگرام، واتسئەپ، ڤایبەر، مەسنجەر و تیکتۆک بەشێکن لەو ماڵپەڕە کۆمەڵایەتیانەی کە هەزاران بەکارهێنەری هەیە لە کوردستان و تا ئێستاش بەکارهێنانیان بە یاسایەک ڕێک نەخراوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.